بەو پێی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان و خێزان لە هەرێمی کوردستان بە دوواداچوون لەسەر کێشەکانی ئافرەتان و هەروەها لێکۆڵینەوە لە تونوتیژەکان دەکات. کێشەکانی کوشتن هەرچی لێکۆڵینەوەی لە بەڕێوەبەراتیەکانی پۆلیسی شارەکانە و دوای تەوابوونی ڕێکارەکانی لێکۆڵینەوە، دوای وەرگرتنی ڕەزامەندی دادوەری لێکۆڵینەوە، تەرمەکە لەلایەن وەزارەتی شارەوانی یان لەلایەن سەرۆکاتی شارەوانی ئەو شارە دەنێژرێت. وەکو بەدواداچوون ئێمە تەنها بەدواداچوونی گرتنی تۆمەتباران و کێشەکانی لێکۆڵینەوە دەکەین، بەڵام سەبارەت بە ناشتنی نەخێرەوە ئەرچی شارەوانیەکانە. دەتوانین بڵین ئەم ساڵ جیاوازە لەگەڵ ساڵەکانی پێشتر بەهۆی ئەوەی کە پەتای کۆڤید-19 بڵاو بووە و هەروە قەدەغی هاتوچۆ ڕاگەیاندرا لە سەردەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان. ڕێژەی تۆمارکردنی سکاڵایەکان لە مانگەکانی 3 و 4 بۆ 135 دابەزی.